وتوی کاک شێخ بە قەبری باوکت بە قەبری باوکی شێخ حسامەدینی خۆمیش بە گۆڕی هەموو شەهیدانی کوردستان هەڵگر لە لای من نییە لە لای یەکێتی نییە ئەگەر لە لای من دۆ لە لای یەکێتی بێ ئایسەی دەم بەدەستەوە بی بۆ مۆڵی باوش بەو نوع مامجەلات جوابی خزمەتەکەمی دابەوە لە کاتێکدا بەڕێی تۆ هیچ زبرفاندن و تیرۆرێک بێ ئەمری تاڵەبانی نەکراوە بەڵێ دەلالە لەوە کەشتە کە ئەم سەرکردانە ڕێز و احترامیان بۆ شەهیدەکانیش نییە کە سوێن بە ناوی شەهیدەکان نەخۆن کە ئەوان لەسەر پشتی و بربڕاگەی و خوێنی و ئێسقانی ئەو شەهیدانە هاتوونە و پلۆپایە و منسەبانیان وەرگرتووە هەرنا ئەوەیە کە دێرێک تاعاان هەمووانەی لە مەسعود بارزانیش نزیکن حتا هەموو سوندانی بە گۆڕی بارزانی خواردیە بە تایبەتی مەسەرەن لەوەی کەیسی حوسێن ئاغای سوورچی لەوەی شەیدانی مەسیف کە گولە باران کرد ئەو مەسعودە بە هەم بە کۆسرەت هەم بە عەزیز محەممەدی لە بۆ سوورچیەکان هەم بە کۆسرەتشی لە بۆی مەسیف گوت بوو سوێندی بە گۆڕی بارزانی خوارد و کەس لە بۆ دەستیان لێنادا کەسی هەردوو لاش قەتڵ عام کرد تاڵەبانیش دیارە هەمان ئەو نەخۆشیی هەیە ئەمان ئەو کەسایەتیە درۆزنەیە کە ئاوە سوێن بە گۆڕی باوکی و باوکشی قەید ناکە بە سوێن بە گۆڕی ئەو هەموو شەهیدەکە کردیان بە تاڵەبانی و کردیان بە ئەوەیە ئەودا سوێندەکەش بە درۆ کە ئەوە کاکەڵگورت خزمی خۆتی لە ناویەکێتی شوم بزرکرا وەرە دەڵێتم لێی نزیکە ئەڵەیە هیچ گرتن و ڕووپاندنێک بێ ئەمری تاڵەبانی ڕقەمیەکی دەستگای زانیاری بەو چۆن مەسعود بارزانیش تا ئێستاش ڕقەمیەکی دەستگای پاراستنە بەڵێ کاکەڵگورت بێنەوە سەد ئەوە کات قادر خەڵکی وای وازانێ هەر مەسەر ماڵی بەرزانی خزمی خۆیانیان کوشتووە باسی ئەوکە ماڵی فێر فاخر مێردە سووری باس دەکەن و باسی ماڵی تاڵەبانی کاکەڵگورت ببوورە ئایا ماڵی تاڵەبانیش تا جەلال تاڵەبانی کەسی بنەماڵە و کەسی نزیکی خۆی لەناو بردووە ئەگەر بتوانی بەڵێ چێن مەسەر چێنیان لەسەر چی کشتیتی یەکێک لەو خزمانەمان کە بێسەر و شوێنەکەمان کوشتن چییە کە 15 ساڵ 20 ساڵ مرۆڤێک دیار نەمێنێ معناوای کوژراوە جەنازەیە نییە بێسەر و شوێن کراوی دیار نەماون ئەو خزمەم ناوی دکتۆر فواد محەممەد ناوی دکتۆر فواد محەممەد نەجیب تاڵەبانیە شێخ وەهاب تاڵەبانی باپیرێتی دکتۆر بوو لە بەغا دکتۆر بوو لە بەغات هاتووە سلێمانی پەیوەندی لەگەڵ یەکێتیە هەبوو جنسەی ئەڵمانی هەیە ئەو دکتۆرە خزمی منە جنسەی ئەڵمانی هەیە هاتبوو ساڵی 98 هاتبوو تەمان لە سووریاش بەرگرتنیاندا بوو دانا ئەحمەد مەجید و جەماعەتی یەکێتی لەوێ مامجەلات بەرگرتنیاندا بوو فەقیران لە مخابەراتی سووری 2 ساڵ 3 ساڵ لە ئینفرادا بوو بەدوای ئەو بوون هەموو کات مشکلیان بۆ دروست کردووە چۆن مشکلە